ئێستا خەزعەلی حزبەکەی صادقونی خەزعەلی 27 کورسی هێناوە سپرایزی هەڵبژاردنەکانە لە عێراق ئەوە یەک دووهەم ئەمە بەهێزترین گروپی ناو مقاومەی عێراقیە کە دژی ئیسرائیل و ئەمریکا ئەوانە جەنگاوە و نزیکترین بەهێزترین دۆستی کۆماری ئیسلامی ئێرانە وە لە پاڵەوەشە ئوستاد بۆچی ئەم دیزاینە چۆن کراوە کە صادقونە هەموو دەنگە بێنێ صادقونی خەزعەلی یەکەم لەسەر میراتی سەدر ئەژی ئێستا چونکە پێگەی جوگرافی و جیۆپۆلیتیک و جەماوەریان یەکێکە و خودی مەرجعەکەشیان یەک کەسە مەرجعی صادقون و ڕوتی سەدر هەردووشیان محەممەد صادق سەدری باوکی مختەدا سەدرا ئەمانەی هەموو ئیستقلال کردووە بۆیە خەزعەلی لە دوای ئەم هەڵبژارنانە زانی چی وت کاکین وتی سەرۆک وەزیرانی ساڵی 2029 ئێمە دایانین یعنی لە ئێستاوە ئەوە بەش جارێ لیستی یەکەمە لە ئاستی شیعەکانە لە ناو ئیتاری تەنسیقی بەبێ هاوپەیمانی دووهەم بۆتە میراتگیری سەدر سێهەم بۆتە هێزێکی مقاومەی گەورە ڕوو بە ئەمریکا و ئیسرائیل و چۆچە کە بانگەشەی بۆ کرد